بێدەنگ پێت دەرێم لەو ماڵی بڕۆ دەرێ جارش کە نامەیە توی ببینم دەستت ماز دەکەم بابەت خوا بمبورە نەڵێ بابا کوڕەکە دڵتەنگ مەبە منداڵ پەروەردەکردن هەرکێکی ئاینی و ئەخلاقیە بۆیە دەبێ هەر لە منداڵیەوە جوان پەروەردە بکرێت داوا لێبوردن دەکەم نەمزانم ببورەت خوا من هەڵا بووم ماف بە یاسا وەردەگیرێتەوە نەک بە زەبەر داوای لێبوردن دەکەم بەهێزترین کەسە و کەسەیە کە لە دەستی بێ هەموو شتێک کا بەهێز بەڵام نەیکات ببورن. ئەلۆ مامۆستا ببورەت خوا کوتم پرۆڤە ڕۆ سەعات چەندە؟ چەند جارم پێگوتی واز لە کاری نواندن دەینی واز دە و کارە نابەجیانە بینەوە کاکە وڵڵە کاری نابەجێم نەکردو من ئەکتەری دەکەم اینجا دەمێ ئەو دیاردەنا شرینانەی کۆمەڵگانی شانی خەڵک دەم هیچ شتێکی خراپم نەکردووە پێم گوتی نەخێر یعنی نەخێر من و تۆی پیا و خوا بە یەکسانی دروستی کردوون اینجا هوەری نواندن بەبێ ئافرەت هوەرێکی ناتەواوە وتم ئەبێت و بەڵێ دەڵێم نابێ و نابێ و نابێ ئەبێت و ئەبێت و ئەبێت دەڵێم نابێ شنیار وتم ئەبێت زۆر باش مادام هەندەکە لە ڕقی شوێنێک هەیە بە گەورەی لە سەری نووسرا و دادگا دەتبەم بۆ ئەوێ تۆ ژەرەوە بزانە هەرەوە بزانە ژیانی هاوسەرگیری ناخۆشی و کێشەی هەرتیا بێت بەڵام هەوڵ بدەن خاڵە باشەکانی یەکتری بدۆزنەوە نەک خاڵە خراپەکانی یەک.